بەیاننامەیەکمان هەیە لەلایەن کەمپینی ژنانی باشووری کوردستان بۆ پشتگیری لە ڕۆژئاوای کوردستان بۆ ڕایگەشتی باشووری کوردستان هەموو لایەک چەند ڕۆژێکە ئاگاداری شەڕێکی سەخت و مەترسیدارین کە یەخەی بە گەلانی سووریا بە تایبەت گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان گرتووە هەرچەندە ڕژێمی بەشار ئەسەد کۆتایی هات بەڵام مەترسی لەسەر گەلی کورد و دەستکەوتەکانی لەلایەن گروپە چەتەکان و دەوڵەتی داگیرکاری تورک بەردەوامە لە ڕۆژانی ڕابردوودا هەزاران هاوڵاتی ڕوبەڕووی کوشتن و بەدیلگرتن و دەیان هەزار کۆچبەر بێماڵ و حاڵ بوون هەموو ئەمانەش لە کاتێکدایە کە گەلەکەمان لە ڕۆژئاوای وڵات بە پێشەنگی ژنان سەفەربەر بوو و بەرخۆدانی مێژووی بۆ پاراستنی دەستکەوتەکان بەڕێوە دەبن لە کاتێکی وادا پێویست و ئەرکی سەرشانمانە هەروەک چۆن لە دەستپێکی شۆڕشی ڕۆژئاواوە ئێمەی ژنان و گەلی باشوور پشتیوانی گەلەکەمان بووین لە ڕۆژئاوا ئەمڕۆژ بە هەموو توانامانەوە هاوکاری سەرخستنی گەلەکەمان بین لەو چوارچێوەیەدا وەک ژنانی باشووری کوردستان داوای هەرچی زووە ئازادبوونی ئەو کەسانە بە تایبەت ژنان دەکەین کە کەوتونەتە دەست گروپە چەتەکان داوا لە هەموو هێزە سیاسیەکانی باشووری کوردستان دەکەین بەڕوونی هەڵوێستیان دەرببڕن پشتیوانی لە ڕۆژئاوا بکەن و یەکێتی گەلی کورد لەم قۆناغە سەختەدا پێش بخەن داوا لە حکوومەتی هەرێم دەکەین لە پێناوگەیاندنی هاوکاری و کۆتایی هێنان بە سنووری دەستکردنی دوژمنان دەواازەی سمێلکا بکاتەوە و لەگەڵ خۆبەڕێوەبەری ڕۆژئاوادا بەرامبەر بە دوژمنان یەک بگرن ئێمە بەردەوام دەبین لە چالاکی مەدەنی و بۆکردنەوەی سنووری سمێلکا وەک شاندێکی ئاشتی ژنان دەمانەوێت سەردانی دەواازەکە بکەین و بانگەوازی لە هەموو ژنانی سیاسەتمەدار و چالاکەوان دەکەین بەشدار بن داوا لە گەلەکەمان دەکەین لە ئەوروپا بەدەم کەمپینەکانی کۆکردنەوەی هاوکاری بۆ ڕۆژئاوا بچن و لە ڕێگای مانگی سووری کوردستانەوە هاوکاری بۆ ڕۆژئاوا بنێرن گەلەکەمان لە باشووری کوردستان لە ڕێگەی گەیاندنی هاوکاریەکانان بە نوێنەرایەتی خۆبەڕێوەبەری لە شاری سلێمانی دەتوانن پشتیوانی گەلی خۆمان لە ڕۆژئاوا بکەن بانگەوازی دەکەین بۆ پشتگیری لە ڕۆژئاوای کوردستان و دروستکردنی فشاری مەدەنی خۆپیشاندان و گرتبوونەوە ڕێک بخەن و بە ئاستێکی بەرفراوان بەشداری تێدا بکەن.